و بە حزوری بەڕێ زەنابی قونسڵی گشتی و نوێنەری جێگری نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ئەمڕۆ هەڵساین بە ئیستلامکردن و مەراسیمی وەرگرتنی ژمارەیەک لە ئەمبولانسەکان لەگەڵ ژمارەیەک لە پێداویستە پزیشکەکان ئەوانەی کە گەیشتووە لە پێداویستە پزیشکەکانی هەندێک لە ئامێری پۆرتەبڵی ئۆکسسیجین دروستکردنی ئۆکسسیجین بۆ بەشەکانی چاودێری چڕ هەروەها هەندێک لە پێداویستی تاقیگەی بۆ پشکنینی کۆڤید 19 و پێداویستەکانی خۆپارێزی بۆ نەخۆشخانەکان و هەندێک پێداویستی تر کە مەزەندە دەکرێت بە بڕی نزیکەی 800,000 دلار سوپاسیان دەکەین ئەمە یەکەم جار نییە ڕێکخراوی تەندروستی جیانی WHO و لە ڕێگەی فەندی خەرجەکانی دابینکردنی ئەم بجێ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە سوپاسیان دەکەین بۆ بەهانەوە هاتن و بە دەنگەوە هاتنی داواکاریەکانمان ومێدمان وایە کە بەردەوام بن بۆی بتوانین بە باشترین خزمەتگوزاری ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان تێپەڕێنین. ئەمبولانس لێرەکە خزمەتی پەنابەرانی سووری دەکەن لە هەرێک لە پارێزگای هەنی هەولێر و سلێمانی دهۆک. ئەم ئەمبولانسانە تەنها دەرخەری بەخشندەی و خێرخوازی وڵاتی ئێمە نیە بەڵکو هی وڵاتەکەی ئێوەشن کە بوونەتە ماوەی لە خۆگرتنی لە قەوماوان.